دەنگی سپی و پوچەڵکراو ئاماژەیەکی ڕوون و مەترسیدار بۆ هێزەکانی دەسەڵات. کێن ئەوانەی دەنگەکانیان پوچەڵ کردەوە و ڕازی نەبوون دەنگ بە کەس بدەن؟ بۆچی هێزەکانی دەسەڵات زیاد لەوانی تر مەترسیان لەو دەنگە سپی و پوچەڵکراوانە هەیە؟ لە دەنگدانی گشتیدا چۆن مامەڵە لەگەڵ دەنگە سپی و پوچەڵەکان دەکرێت؟ دوێنێ لە تەواوی عێراق و هەرێمی کوردستان دەنگدانی تایبەت بەڕێوە چوو کە ئەوەی تایبەتە بە هەرێمی کوردستانەوە خۆی لە هێزەکانی پێشمەرگە و هێزامنیەکان و ئاوارەکان و سزادراوان و بەشێک لە نەخۆش و کارمەندانی کەرتی تەندروستی بینیەوە بە پێی داتا و ئامارەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە تەواوی کوردستاندا ڕێژەی بەشداری لە هەڵبژاردننی تایبەتدا لە ١٧٤ بووە و لە چاو هەڵبژاردننی پێشوودا لە ١٨ کەمی کردووە، کاتێک لە ساڵی 2010 بەشداری لە هەمان پرۆسەدا لە 92 بوو. ئەمە لە کاتێکدایە بە هەموو پێوەرێک وا چاوەڕوان دەکرا ڕێژەیەکی زۆر زیاتر بەشداری هەڵبژاردنەکە بکەن و بچنە سەر سندوقەکانی دەنگدان، چونکە زۆربەی زۆری ئەوانەی لە دەنگدانی تایبەتدا مافی دەنگدانیان هەبوو پێکاتبوون لە هێزە ئەمنی و سەربازیەکان کە بەهێزی حیزبی و لە ژێر کۆنتڕۆڵی حیزبدا حساب دەکرێن. ڕەنگە ئەمە هۆکارێک بوو بێت بۆ ئەوەی هێزە سیاسیەکان بەتایبەت هێزەکانی دەسەڵات نیگەران و دوڕدۆنگ بکات لە پرۆسەکە و ترسێکیان لەلا دروست بێت. بەڵام زیاتر لەوە دەرکەوتنی ئەنجامی بنکە و وێزگەکانی هەڵبژاردن بوو بە جۆرێک کە بووە شۆکێکی گەورە بۆ بەرپرسانی هێزەکانی دەسەڵات و شەقامی تووشی جۆرێک لە سەرسوڕمان کردووە، چونکە بەشێکی زۆری دەنگی نێو سندوقەکان یان پوچەڵ کرابوونەوە یان هەر بە سپێتی خرابوونە نێو سندوقەکانەوە و دەنگیان بە هیچ هێز و بربژێرێک نەدابوو. ئەمە هەرزوو میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنی و دەنگدانەوەی گەورەی بە دوای خۆی داهێنا و بەشێک لە شەقام وەک بەرزکردنەوەی کارتی سوور بەڕووی دەسەڵاتدا ناویان هێنا و بەشێکی تریش وەک ناڕەزایی لە کۆی پرۆسەی سیاسی سەرجەم هێزە سیاسیەکان باسییان کرد. ڕێژەی دەنگە پوچەڵەکان بە جۆرێک بوو، لە هەندێک بنکە ڕیزبەندی یەکەمی دەنگەکانی گرتبوو، لە هەندێک بنکە و ناوەندیش ئەگەر زۆرینەی دەنگەکان نەبوو بێت ڕێژەیەکی زۆری دەنگەکان بە پوچەڵی و سپێتی خرابوونە نێو سندوقەکانەوە. لە بنکەکانی ناوەندی پارێزگاکانی هەولێر و سلێمانی ڕێژەیەکی زۆری دەنگەکان دەنگی پوچەڵکراو بوون و لە پارێزگای هەڵەبجەکە لە سنووری بازنەی سەی سلێمانیدایە زیاتر لە ١40 دەنگەکان دەنگی پوچەڵکراو بوون. لە گەرمیان و ڕاپەڕینیش بە هەمان شێوە دەنگە سپی و پوچەڵەکان ڕێژەیەکی بەرزیان تۆمار کردبوو بە جۆرێک لە بنکەی نێو سەنتەری شاری دەربەندی خان دەنگی زۆرینەی نێو سندوقەکان دەنگە پوچەڵکراوەکان بوون. هەمان هاوکێشە لە چەند بنکە و وێزگەیەکی سنووری بادینان ڕوویدا و دەنگی پوچەڵ بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردو لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوودا کێرفەکەی بەرز ببەوە. هەموو ئەم ئامار و داتایانە دەرخەری ئەوەن ئەندامانی هێزە ئەمنی و سەربازیەکان ئەگەر چوبنە سەر سندوقەکانی دەنگدانیش ویستویانە بەو جۆرە گوزارش لە بۆچوون و ڕوانینی خۆیان بۆ پرۆسەی سیاسی بکەن و لەو ڕێگەیەوە پەیامی ئەوە بدەنە سەرجەم هێزەکان کە ئەوان ناڕازین لە کۆی پرۆسەی سیاسی وڵات و هیچ کام لە هێز و بربژێرەکانیان بەدڵ نییە و ئەگەر بایکۆتیشیان نەکرد بێت ڕێگەیەکی تریان هەڵبژاردووە بۆ دەربڕینی ناڕەزاییان دژی سیستمەکە.